سڵاو قوتابیانی عزیز، لەوانەیەکی تر پێتان گەیشتمەوە لەوانەی دۆزینەوەی بوار و مەودای نەخشەی ڕەجی دووجا. لەوانەی ڕابردوو باسی بوار و مەودای نەخشەی کەرتیمان کرد، ئەوە نەخشەی ڕێژەییمان کرد، بوار و مەودا چۆن دیاری دەکرێت. ئەدی لە نەخشەی ڕەجی دووجادا چۆن بوار و مەودا دیاری دەکرێت. قوتابیانی عزیز، یەڵڵا هەر کاتێ نەخشەی ڕەجی دووجامان هەبوو دێین چ دەکەین؟ نەخشەی ڕەجی دووجا هەبوو. ئەجە خۆشەکەی ئەوەیە ڕەجی دووجا قوتابیان دوو حالەتە، یان ئۆتێژێر ڕێگەکە هێڵیە یان ئۆتێژێر ڕێگەکە نەخشەی بابرێن دووجایە. باشە پلە دووە ئکس پلە دووە دوو حالەتەمان هەیە. باشە ئەگە پلەیەک بی چۆن مامەڵی لەگە دەکەین، واگە پلە دووی چۆن مامەڵی لەگە دەکەین. ئێستا دەی لەوانەیەدا باسی دەکەین. باشە قوتابیە ئاگاداری من. قوتابیانی عزیز، گوتمان نەخشەی ڕەجی دووجا لۆ دانزانینی بوارەکەی هەمیشە ناو ڕێگەکەی چ لێ دەکەین؟ گەورەتر یان یەکسان لە سەفری وەردەگرین. هەمیشە ناو ڕێگەکەی ئێروکانە چ دەکەی؟ گەورەتر یان یەکسانە لە سفری. بۆ نمونە لۆی لە قسەکەم تێبگەین ئێفی ئێکس دەکا ڕەجی دووجای ئێکس کۆ دوو بۆ نمونە. باشە ئێستا ئەوە بوارەکەی کو دیارەکەین دەی چ دەکەی؟ تەماشەکەنێ ئێکس کۆ دوو گەورەتر یان یەکسانە لە سفر. ها ناوڕەک ناوێ ناوڕەک ئێکس گەورەتر یان یەکسانە موجب دوو بستەوبەری دەکا سالب دوو. ئەو قسەیە پێی دەوتێت بوار، بەڵام کە پۆلی دەی زانستی بووی لەوێن دەر بەو شێوازە دەتنووسی و ئەگەر لە وزاریش بەو شێوازە بنووسی ئاساییە، بەڵام ئەمە بەچی دەنووسی؟ بەو شێوازە دەنووسین ئێکس گەورەتر یان یەکسان لە سفر، واتە بوار دەکاتە چی؟ گەورەتر یان یەکسانە، کە گۆتی گەورە یعنی موجب ئینفینیتی، برێک بچووک یعنی سالب ئینفینیتی. کەواتە گەورەیە لەبەرەوە بوارەکەی دەکاتە چی؟ سالب دوو هەتا موجب ئینفینیتی. باشە سالب دووەکەش داخراوە. ئێستا احتیمالە بریما وەستا کوو بزانم مەولای ژمارەکەی داخراوە. ئەگەر دابنێەوە سالب دووی لۆ ڕێگەکە هیچ مشکلەی نییە. سالب دوو کۆ دوو دەکات سفر، ڕەجی سفر هەر سفر، یعنی واتە ئاساییە ناو ڕەجی دووجا سفر بی لۆ ژمارەکە لۆی دەبی کێشەی نییە لەبەر هەندێک کەواتە دەتوانم بە داخراوی بکەم. ئەو بەنسبەت بوار ئەدی مەودا کو مامەڵی لەگە دەکەین. قوتابیان مەودا نیشانەی پێش ڕێگەکەی حکومەکاتن. بزانە ئایا موجب ئینفینیتیە یان سالب ئینفینیتیە. باشە ئەوە نیشانەی پێش ڕێگەکەی لە بۆ هەندەیە. پێش ڕەجی دووجایەکە موجبی یعنی دیارە بەلای موجب ئینفینیتی دادەڕوات، سالبی یعنی دیارە بەلای سالب ئینفینیتی دادەڕواتن. ئەوجا ئەمینێ چ؟ ئەمینێ ژمارەکەی دەرێ لەگەڵ ڕەجی دووجا. هەر ڕەجی دووجایەکە بوو بەینی کۆبی یان لە کەم بیتن ژمارەک بی، هەر ژمارەی بە سفر نا، هەر ژمارەك بیتن سفر نا موجب یان سالب مشکلە نییە. ئەوە ئێروکانەش حکومەکە لە بۆ لای موجب. ئەوە پێم دەرێ موجب ئینفینیتیە یا سالب ئینفینیتیە بابێن لە بۆ کامە لایە لۆ سەرەیە یان لە خوارەیە. ئەدیەوە ئەوە ژمارەکەی حدودەکەیە لەوێوە لە بۆ موجب ئینفینیتی لەو ژمارەوە لە بۆ موجب ئینفینیتی یان لەو سالب ئینفینیتی هەتا دەگاتەوە ژمارە. باشە ئەوە دۆزان لە بۆ زانینی ڕەجی دووجا. مانای چییە؟ ئێستا بۆ نمونە هەر لەسەر ئەو قسەی ئەوە بکەمەوە تاکید بکەمەوە. تەماشەکەنە قوتابیان دەڵێ ئێفی ئێکس دەکاتە ڕەجی دووجای ئێکس کۆ دوو بۆ نمونە کەم یەک. تەماشەکەی چ دەکەیت؟ ئەوە بوارەکەمان زانی ناو ڕێگەورە. ئەدی مەودای چۆن دیاری دەکەم؟ مەودا تەماشەکەنە قوتابیان پێش ڕێگەکەی چییە؟ دەبینم موجبە یعنی موجب ئینفینیتیە، بەڵام لە چێوە؟ لە سالب یەکەوە. چ ژمارەکەی لەگەر سالبی؟ ئەو ژمارەی لە دەرەوەی ڕێگەکەیە ئەوی لۆ حسابەکەم، کەواتە سالب یەک هەتا چێندە؟ هەتا موجب ئینفینیتی. باشە قوتابیان ئەگەر هیچ ژمارەشم نەبوو ئێستا لۆی مەودای دەرێم سفر هەتا موجب ئینفینیتی ژمارەم نییە. باشە ئاگاداری ئەو حالەتەوە. ئەو جە با بچینە سەر نمونەی زیاتر. باشە چۆ پێی دەوتێت ڕاکێشانی ستوونی. با بینە سەرەوە پرسیارەی تەماشای ئەوە ژوێنێ ڕوونکردنەوەکە بزانین بوارەکەی کو دیارێکە. قوتابیان بوار دەرێم ئێکس کەم یەک گەورەتر یان یەکسان لە سفر، ئێکس گەورەتر یان یەکسانە، سالب یەک بستەوبەری موجب یەک. ئەو قسەی یعنی بواری دەکاتە چی؟ ئێکس گەورەتر یان یەکسان لە یەک، واتە لە یەکەوە دەست پێ دەکات هەتا موجب ئینفینیتی. ئەوە بوارەکەیەتی. ئەدی مەودای دەکاتە چی؟ مەودا پێش ڕێگەکەی چییە؟ موجبە یعنی موجب ئینفینیتیە. ئەدی لە چێن دەرێکەوە؟ لە چێن دەرێکەوە قوتابیان دێم لە دەرێ ڕەجی دووجایی لەگەڵ ڕێگەکەی کۆ ژمارە یان کەم ژمارە کرابیتەوە هیچ ژمارەم یەکەواتە حیسابکە کە ئەنەما کۆ سفر کراویتەوە کەوا دەرێ سفر هەتا موجب ئینفینیتی. ئەوەش وێنە ڕوونکردنەوەیەکەیتە. لە وێنەی لەوانەی ڕابردوو باسمان کرد وتمان بوار
ئەوە بوار لە چەپەوە لە بۆ ڕاست لە کەمترین لە بۆ کەواتە کەمترینی چەندە لێروکانە نرخی ئێکس یەکە بەلای موجب کەواتە یەکە تا موجب ئینفینیتی یەکە تا موجبی ئەدی مەودا نزمترین هەتا بەرزترین نزمترینی ئێرێ لێرە نرخی وای چەندە کە گوتت مەودا دەبی برێ وای کەواتە وای هەتا موجب ئینفینیتی هات بەرەو سەرێ کەواتە لێرە وای چەندە سفرە کەواتە لە سفر هەتا موجب ئینفینیتی دەبیتە مەودای ئەو نەخشەیە ئەوە ڕێگایە قوتابیان ڕێگای هیچ کەشەیە لە بۆ زانینی بوار و مەودای نەخشەی ڕەجی دووجا ئەویشیان چییە ئەویان دەکرێت ڕاستەهێری ژمارەکان یعنی چی یعنی واتە تەماشەکەنە قوتابیان دێ ناو ڕەگ یەکسان کە بە سفر ئێکس کەم یەک یەکسانە بە سفر ئێکس یەکسانە بە چەند بە یەک ئەوە ڕاستەهێرە چی بکات ئەو ڕاستەیە ئەو لایە سالب ئینفینیتیە ئەو لایە موجب ئینفینیتیە ئەو ژمارە چەندە یەکە لەسەر یەکی بازەکەی بکە ئەگەر نەخشەکەی هێڵی و اعتیادی یەکسەر تۆقی کە مشکلەی نییە لۆ چونکە یەک لەو نەخشەکەی دەبی کەواتە یان ئەو لایە بوارە یان ئەو لایە بوارە باشە بزانە کامە لای بوارە ژمارەکەم پێ برێ لە یەکی کەمتر بی ئەو لایە لە یەکی گچکەتر بی ئێفی بۆ نمونە سفر گچکەترین لەوە سفر کۆ کەم یەک سفر کەم یەک دەکات سالب یەک دەبی ژێڕەک سالبی دەبی ژێڕەک سالبی نابی یعنی ئەوە بوار نییە ئەو پێی دەوتێ پچڕان ئینشاڵڵا لە بەشی دووەمیش باسی دەکەین ئەدی ژمارەکەم وەگرێت لە یەکی زیاتر بێت بۆ نمونە دوی وەردەگرم سێی وەگرم نیم لە یەکی زیاتر بێت دوی دانێن دەکات ڕەجی دووجای دوو هەر جێکسە دوو کەم یەک ژێڕەک چییە موجەبە مادام موجەبە ئەو لای پێی دەوتێت بوار ئەوە بوارەکەیتی یعنی چی ئەو یەکە ئەو یەکەشی لۆ دەبی لۆ کە ڕەجی دووجای یەکەم یەک دەکات ڕەجای سفر کێشەمانیە ها کەواتە بوار دەکاتە چی یەک هەتا موجب ئینفینیتی باشە قوتابیە ئەوە دەکرێت بە ڕاستەیری ژمارەکان هەروە دەشکرێت ئەو ڕێگا بەڵام ئەوە ڕێزانستیەکەیەتی باشە قوتابیە ئەوە بەنسبەت دۆزینەوەی بوار و مەودای نەخشەی هێڵی بابێن ئەوانە شەڵکەنی ئەڵڵە بابزانین ئەوانە بوارەکەی دەکاتە چی قوتابیان بواری وانە دەکاتە چی یەکەم جار بابێنەوە حەلکەین بوار دەڵێن سێ ئێکس کۆ یەک گەورەتریان یەکسان لە سفر سێ ئێکس گەورەتریان یەکسانە موجب یەک بستەوبەری سالب یەک هەر لای دابەشی سەیدەکەی لە بیر نەکەی لاسەنگە پێشتر خوێندیتت قوتابیان ئەگەر دابەش یان ژمارەی سالب بکرد ئەو نیشان ئەوە لاسەنگەکە هەڵەگەڕێتەوە بەڵام ئێستاەوە هەردوو لای ئەوە سێکە موجبە نیشانەکەەوە خۆی دەمێنێتەوە دەکات سالب یەک لەسەر سێ ئێوە قسەیەواتە بوار دەکات ئێکس گەورەتریان یەکسانە کە گوتت گەورە یعنی هەتا موجب ئینفینیتی باشە ئەوە بەنسبەت بوارەکەی ئەدی مەودای دەکاتە چی مەودایەکەشی دەرێ حکم دەکات دەری نیشانەکەی پێش ڕەجی دووجایەکەی چییە سالب دووە ئاگادار بە دوو لەگەڵ ڕێکەکەی جارانە کاتە بەس ئیشت بە نیشانەکەی ئیشت بە دووەکەی نییە ئاگادار بە بەس ئیشت بە نیشانەکەی چکە دوو لەگەڵ ڕێکەکەی جارانە کەواتە سالب و معنای وێ سالب ئینفینیتی هەتا چێندە چ ژمارەك لەگەر ئەو ڕێگەی کۆکرایتەوە یان کەم کرایتەوە کەم یان کۆی ژمارەی کەواتە سفر هەتا سفری کەوانەکەش داخراوە ئاگادار بە لە بۆ ئاسانکاری ئەگە دیتت ناو ڕەجی دووجا هێڵی بوو هێڕیایی چی زین چه قوتابیان واتە ناو ڕەجی دووجا ئێکس پلە یەک بوو لۆ بواری لۆ مەودای لای ژمارەکەی داخراوکە بەبێ بنەتی هیچ مشکلت نامێت دەکرێت بە ڕاستەیری ژمارەکانی دیاریکرد بابێن ئەوەیانەوە جارە بواری دەکاتە چی دەڵێن پێنج کەم ئێکس گەورەتر یان یەکسان لە سفر کەواتە پێنج گەورەتر یان یەکسانە سالب ئێکس بستەوبەری دەکات موجب ئێکس قوتابیان ئەگەر ئەمرێن پێنج گەورەتر یان یەکسانە لە ئێکسی یان برێم ئێکس گچکەتر یان یەکسانە لە پێنجی ئەو دوانە هیچ جیاوازیان هەیە نەخێر هیچ جیاوازیان نیە وایانە زۆر چاکە کەواتە ئەوە شێوازی نووسینی بوارە کەواتە بوار دەکاتە چی ئێکس بچووکتر یان یەکسان لە پێنج یان بری پێنج گەورەتر یەکسان لە ئێکس فەرق ناکات کەواتە بواری دەکاتە چی بوار ئێکس بچووکتر یعنی سالب ئینفینیتی هەتا چێندە هەتا پێنجی باشە ئەدی مەودای دەکاتە چی مەودا پێش ڕێگەکەی چییە موجبە یعنی هەتا موجب ئینفینیتیە بەس لە چێوە ژمارەکەم پێ برێ لەگە ئەو ڕێگەی کۆیان کەم کرابیتەوە هیچ ژمارەمی کەواتە سفر دەرێم سفر هەتا چێندە هەتا موجب ئینفینیتی ئەوە بەنسبەت بوار و مەودای نەخشەی ڕەجی دووجا باشە قوتابیان با بڕۆین ئەوانەش بابین بوار و مەودایان دیاریکەین ها قوتابیان بوار و مەودایەوەی ئەوە بوارەکەی دەکاتە چی دەرێ ئێکس گەورەتریان یەکسان لە سفر خەڵاس ئەوتە بوارم دیتەوە بەس ئیشت بە ناوڕەگە ها علاقە لەویتکە نیە بەس ناوڕەگ کەواتە دەکاتە چی بوار دەکاتە سفر و موجب ئینفینیتی ئەوەها بنووسرێ لە وزاری ئەوە بنووسرێ فەرق ناکە ئەوەش یعنی بوار ئاگادارمە
صفر هەتا موجب ئینفینیتی یان x گەورەتریان یەکسان لە صفر یەکمانەیە ئەدی مەودای دەکاتە چی پێش ڕێگەکەی چییە سالبە یعنی سالب ئینفینیتی هەتا چێندەر هەتا ئەو ژمارەیە کەواتە دەکاتە سێ هەتا دەکاتە سێ ئەوەیان دەڵێ x کۆ 2 گەورەتریان یەکسان لە صفری x کۆ 2 دەڵێم چێ گەورەتریان یەکسان لە صفر یاڵا x گەورەتریان یەکسانە موجب 2 بستەوبەری دەکات سالب 2 کەواتە بوار دەڵێ دەکاتە چی دەکاتە x گەورەتر لە سالب یعنی سالب 2 هەتا موجب ئینفینیتی کە گۆتت گەورە ئاگار لێوی کە گۆتت گەورە یعنی موجب ئینفینیتی گۆتت بچووک یعنی سالب ئینفینیتی ئەدی مەودای دەکاتە چی مەودایەکەی دەکات پێش ڕێگەکەی چییە موجبە یعنی هەتا موجب ئینفینیتی بەس لە چێوە لە چێندەر دەست پێ دەکات ها لەو سالب یەکە نازدارەی کەواتە سالب یەک هەتا موجب ئینفینیتی باشە ئەو بەنسبەت نەخشەی ڕەجی دووجا باشە قوتابیان بابێن مامەڵە لەگەرەوە بکەینەوە جارە ئەویان x کۆ سێ گەورەتریان یەکسان لە صفر x گەورەتریان یەکسانە موجب سێ بستەوبەری سالب سێ کەواتە بوار دەکاتە چی x گەورەتر واتە لە سالب سێ هەتا چێندەر هەتا موجب ئینفینیتی ئەدی مەودای دەکاتە چی مەودا بریتە لە پێش ڕێگەکەی چییە سالبە سالب ئینفینیتی هەتا چێندەر هیچ ژمارە بێنێمە تا سفڕی کەواتە ئەوەیان دەڵێ x کۆ 2 گەورەتریان یەکسان لە صفر x گەورەتریان یەکسانە موجب 2 بستەوبەری دەکاتە سالب 2 کەواتە بوار دەکاتە سالب 2 هەتا موجب ئینفینیتی چونکە لەو x گەورەتریان یەکسانە ئەدی مەودای دەکاتە چەند مەودا دەکاتە چی ئەوە سالب 2 کەواتە پێش ڕێگەکەش چیە موجبە سالب 2 هەتا موجب ئینفینیتی باشە ئەو بەنسبەت بوارەکەی و هەروەها بەنسبەت چی مەودایەکەی ئەوە بەنسبەت نەخشەی ڕەجی دووجا ئەوە گە ژێڕەگەکە هێڵیوی ئەدێگە ژێڕەگەکە دووجا بوو ئاگادار بە و مامەڵەی لەگە دەکەینە تو سێ حالەت هەیە ژێڕەجی دووجا نەخشەی تواندوو بیتن ژێڕەجی دووجا x تواندوو بی قوتابیان ژێڕەجی دووجا x تواندوو بی قوتابیانی ئازیز ژێڕەجی دووجا x تواندوو بیتن ئاگادار بە سێبارە یان ئۆتەیە ناکاتە سفر یان ئۆتەیە دەکاتە سفر یەکشی کاری هەیە یان ئۆتەیە دەکاتە سفر و دووشی کاری هەیە دوو بەهای هەیە ئەجاگەر هاتوو بە یاسای دەستور حەلکەی احتیمالی هەیە لۆتو زۆر ئاسانتر بی باشە قوتابیان یاڵ بابین یەکەم جارە ئەو حاڵەتە باسکەی قوتابیان ئەگەر هاتوو ژێڕەجی دووجا یەکسانکەین بە سفر باشە قوتابیان ژێڕەجی دووجا یەکسانکەین بە سفر یان بابرێن بە زمانەچکە قوتابیان ئەگەر لە ناوڕەجی دووجا پێش ئەکستواندی سالب بوو یعنی دەبی یەکەم جار بزانم قوتابیان ناوڕەگ یەکسانکە بە سفر دەرێ ئار تواندوو کەم x تواندوو یەکسانە بە سفر ئار تواندوو یەکسانە سالب x تواندوو بستەوبەری موجب x تواندوو و خۆم لە تواندوو ڕزگارەکەم وەرگرتنی ڕەجی دووجا بۆ هەردوولا ئەو دەکات بەهای ڕووتی یەکس ئەوش دەکاتە ئار ئەو ئێکسەی ناو بەهای ڕوو دەربێنم دەکا موجب سالب چی ئار لۆیە موجب ئار سالب ئار باشە ئەگەر دیتت قوتابیان مادام دوو بەهات بۆ دەرچوو ناوڕەجی دووجا یەکسان کرد بە سفر دوو بەهات بۆ دەرچوو دڵنیا بە لەوەی دوو حالەتە یان ئەوها لە بۆ یەکتر دێتەوە یانیش ئەوها دەڕوات بێ تێگەشتی بابەجان یان ئۆتەیە دووشی کارەتە بوو یان ئۆتەیە ئەوها لە بۆ یەکتر دێتەوە ئەمە پێی دەڵێن نیوە بازنە یان ئۆتەیە ئەوها کراوە دەبیتە باشە ئەوە ئەگەر دەرەوەی ڕەجی دووجا موجب بی ئەوە یعنی لۆ سەرەیە ئەگەر دەرەوەی ڕەججا سالب بی یان ئۆتێ هۆلۆ خوارێ دەبیتە نیوە بازنە یان ئۆتێ ئەو هەلۆ خوارێ دەکرێتەوە باشە تەڵەبەینە کەواتە چەند نرخی یەکسم هەیە دوو نرخی یەکسم هەیە مادام دوو با یەکستەیەک مشکلە نییە چەندە میهمە ئەو دوانەم هەیە قوتابیان لە ژێڕەجی دووجا پێش ئێکستوان دوی دیتت سالب بوو دڵنیا بە لەوەی نیوە باز نەکەی لە بۆ یەکتر دێتەوە باشە لە بۆ یەکتر دێتەوە پێش ڕەجی دووجا موجب بی لە بۆ سەرەیە باشە پێش ڕەجی دووجا سالب بی لە بۆ خوارێ هاتو ناو ئێرە یەکسان کە بە سفر تەماشەکەنێ هەر دەکات سالب ئار و موجب ئار ڕۆنیە ئەو دەکەواتە بواری دەکاتەوە قوتابیان ئەگەر نمونەکی لەسەر بینمەوە لۆی لە قسەکانم تێبگەن بۆ نمونە f(x) دەکاتە ڕەجی دووجای بۆ نمونە 4 کەم x باشە دەیت دەکەی ناوڕێگەسا خۆی لە ڕاستیدا ئاگادار بە دەبی ئەوەش وابرێم 4 کەم x و گەورەتریان یەکسان لە سفر دەگەیانە
دەگەڕێمەوە شیکاری لاسەنگەی نەخشەی دووجا کە لە پۆلی دەی زانستی قیندیە بەڵام دڵنیاولەوەی کە جەنابەت بەبیرت نەمایە کەواتە یەکسەر وا ئاسانترە ئەتوانین یەکسانیکەین بە سفر باشە قوتابیان 4 کەم x توان 2 یەکسانکەین بە سفر 4 یەکسانە سالب x توان 2 بستەوە بەری موجب x توان 2 کو خۆم لە دووجا ڕزگارەکەم وەرگرتنی ڕەجی دووجا بۆ هەردوولا ڕەجی دووجای 4 ڕەجی دووجای x توان 2 ڕەجی دووجای x توان 2 دەکا بەهای ڕووتی x ڕەجی دووجای 4 دەکا 2 قوتابیان بەهای ڕووتی x یەکسانە بە 2 ئەگەر x ناو بەهای ڕووت دەربێنم چی بەسەردێ x دەکا موجب سالب 2 کاتە چەند نرخی xم هەیە 2 نرخی xم هەیە ئەوە لەسەر ڕاستەهێنی ژمارەکە ها قوتابیان ئەوە تەوەرەی x تەوەرەی وای لەسەری دیاریکە قوتابیان تەماشەکەن ئەوە 2 بۆ نمونە ئێرە سالب 2 ئاها کەواتە کلکە ڕێگەکان لێرەوە دەست پێ دەکەن کلکە ڕێگەکان لێرەوە دەست پێ دەکە یان لە 2 سالب 2 ئەو هەنیوە بازنەیە یان ئەوە دەکرێتەوە یان لۆ خوارێ دەکرێتەوە یان دەبێتە نیوەوازە لە خوارێ یەک لەو دوانێ دڵنیا بنەوە قوتابیان پێش ڕەجی دووجایەکەی چییە موجبە کەواتە دەبی بکەویتە سەرەوە ئاها ئەو زانیم ناکەویتە خوارێ کەویتە سەرێ باشە نیوە بازدەیە لۆ یەکتر دێتەوە یان ئەوها دەکرێتەوە قوتابیان تەماشەکەن پێش x توان 2 چییە سالبە مادام سالبە دڵنیا بەلەوەی لە بۆ یەکتر دێتەوە کەواتە ئەو هادەیەوە شەوادێ لێرە شێوەی نیوەی بازنەی دەداتن ئەوە بەنسبەت بوارەکەی باشە ئەدی مەودای کو دیاری دەکەن قوتابیان ئەگەر مەودای کو دیاری دەکەین تەماشەکەنێ قوتابیان ئەوە تەوانەگەر ژمارەکەم x توان دیەوە زۆر ئاسانە ئێستا من بە دوو حالەت بێتەرێ چکە ئەگەر شەرنی هەموو جارێەوە بە ئاسانی بێتەوە باشە سەدەم نمونەی دیکەش لە بۆ دەینەوە باشە قوتابیان ئاها دەیت دەکەی قوتابیان مادام نیوە بازنەمە دەزانین لە هەموو لایەکان نیوەتیرەکە یەکسانە وایە ئێرە کانە نزمترینیتی ئێرە نزمترینیتی و بەرزترینیشی ئێروەیە ئەگەر لێرە تا ئێرە 2 سانتیم بی لێرەش تا ئێرە 2 کەواتە بەرزترینیشی دەکاتە 2 کەواتە ئێرە چەندە سفرە لەبەر هەندێک مەودای دەکاتە چەند مەودای دەکاتە 0 و 2 باشە قوتابیان یان بە زمانێکەکە مادام پێش ڕەجی دووجایەکەی موجبە دەکاتە 0 و 2 ئەگە پێش ڕەجی دووجای سالب بوو دەمگوت سالب 2 سفر چکە نیوەبازەکە دەکاتە خوارێ باشە قوتابیان بەس ئەمن وان پێ باشە ڕێیەکی زانستی هەیە ئەوی بەکاربێن یەک لە ژمارەکان دانێەوە یەک لە ژمارەکان دانێەوە مەسەلەن ئیبواری دەرێم ئیبواری باری دەکاتە چی ئێستا ئەوە ئەگەر بین بوارەکەی دیاریکەی کەواتە بوار دەرێن دەکاتە چی دەکاتە سالب 2 موجب 2 ئەوە بەداخراوی باشە ئەدی مەودایەکەی دەکاتە چی مەودای دەکاتە چی مەودایەکەشی تازە گوتم دەکاتە چەند دەکاتە 0 کەواتە ئێرەشەها کە گوتمان دەبیتە نیوە بازدا یعنی ئەوە لۆ یەکتر دێتەوە کەواتە دەلالەتە لەوەی ئەوە هەمووی دەبیتە بوارە ئەو بینە بەس ئەو بینەواتە لۆ کە ژمارەکانی ئەو ماوەیە پاسەدانی ئەو ڕەجی دووجایی دەکاتن واتە ژمارەکانی ئەو دوانە نێوان ئەو بینەی دەتوانم بە نەخشەکەی دابنێنەوە واتە ژمارەکانی نێوان سالب 2 موجب 2 دەتوانم نەخشەی دانەوە ژمارەکانی تر ناتوانم دابنێمەوە یعنی دەکرێت لە بوارەکەی ئەو هاش بکەیت برێما مەسە ڕاستەیەکی ئاسۆی دەکە سالب تا موجب ئینفینیتی ئێرە سالب 2 ئێرە موجب 2 مشکلەی نییە تۆخی کە ئەتیادە چونکە ئەوانش سفر دەرەچی تەماشەکەنێ هەر کاتێک پێش x توان 2 سالب بوو ئەوە بزانە کەوێتە بینی عنی بوارە ئێرە بوارە بەڵام ئەو دوولەیە بوار نییە باشە ئەو بەنسبەت بوارەکەی بەنسبەت مەودایەکەش وان پێ باشە یانەوە تێ بۆ شێوازە دیاریکەوێت تازە دەبات کە باسی کرد یاخود دەی دابنێەوە باشە دانانەوەکە یەک لەو دوو ژمارانە دانێەوە تونەت گوت بوار دەکات سالب 2 موجب 2 یەک لەو ڕقەمانە نەخشەکەی دانێەوە ئێفی 2 دادنێەوە بزانام دەکاتە چەند دەمان سفر دەرەچی ئەوە یەک لە حدودەکانی مەودای دوای ئەو دوو ژمارەی کۆ دابەش دووکە سالب 2 کۆ 2 دابەش دوو باشە سالب 2 کۆ 2 سفر دابەش دەکات سفر ئەو جارە سفری دانێەوە ئێفی سفر دەکات چەند ها لە نەخشەکەی دانێەوە ڕەجی دووجای 4 کەم سفر توان 2 ئێفی سفر دەکات چەند دەکات ڕەجی دووجای 4 کەواتە ئێفی سفر یەکسانە بە 2 کەواتە مەودا بەهایەکی حدودەکی سفرە حدودەکی 2 لەبەر هەندێک دەرێ دەکات 0 و 2 ئەوە بەنسبەت بوارەکەی باشە ئەوجا حەزم لێ نمونەچکەش بینەوە ئەو جارە لۆی ڕوونتر بی تەماشەکەنێ قوتابیان لۆی قسەکەم ڕوونتر بی ها لێرە لەبەر چاوی دەکەم بۆ نمونە
دەنووسم ئێفی ئێکس دەکاتە ڕەجی دووجای 6x کەم x². باشە 6x کەم x². ئێستا بۆ نمونە برێن بوار لەگەڵ مەودای جوان دیقەتی قسەکەم کە ئاگادار بە جوان تەرکیزی قسەکەم کە بوار لەگەڵ مەودای کو دیاری دەکەم تەماشای دێ یەکەم جار ناوڕەگ یەکسان کە بە سفر. باشە ئاها ئێکسە چیاوەش وەگرم دەکاتە 6 کەم x یەکسانە بەچەند بە سفر یان x سفرە ئەوە یەک وەیان 6 کەم x یەکسانە بە سفر 6 یەکسانە بە x کاتە چەند نرخی یەکسم هەیە؟ دوو نرخی یەکست هەیە. مادام دوو نرخی یەکسم هەیە ئەوە ڕاستەیەری ژمارەکان سالب ئینفینیتی حتا دەگاتە موجب ئینفینیتی. طبعا ریزی کە دائما لە گچکە لۆ گەورەیە ئێرە سفرە باشە ئێرەکانش چەندە 6 بۆ نمونە ئەوە تۆخی کە مشکلە نیە و لە بواردا هەیەوانە لۆ چونکە هەردووچیان لە بۆ نەخشەکەی دەبن سفری دانەی ژێڕێک سفر دەرەچی 6 دانێم ژێڕەکە سفر دەرەچی هیچ مشکلەم نیە مادام ژێڕەجی دووجا سفر دەرەچی کێشەم نییە. ئەدی چێن دەربوارە وەرە تەماشای ئێرۆکانەکە قوتابی ئەوە گوتمان تۆخکە پێش x² چییە؟ سالبە کەواتەوە دەبیتە بوارەکەی. یعنی واتە بە زمانێککە نیوە باز دێن ئەگە بە نیوە بازدە جواب دەمەوە ئەو هایە دەنێمەوە تەوەری x ئەوە تەوەری وای تەماشای وێنەکە چی بەسەر دێ قوتابیە؟ وێنەکە ئەو های بەسەر دێ 0 و 6 ئەوە سفرە بۆ نمونە ئێرە 6 باشە چی لێ دێ لێرۆکانێک سەری ڕێگەکەی دەست پێ دەکات لێرۆکان سەری ڕێگەکەی دەست پێ دەکات مادام پێش x² سالبە دەبیتە نیوە بازنە یان ئەو هەلو یەکتر دێن و یان لە بۆ خوارێ لە بۆ یەکتر دێنەوە. باشە قوتابیان پێش ڕێگەکەی چییە؟ موجەبە کەواتە لۆسەری ئەو هادێ ئەوەش ئەو هادێ شێوەی چ دەدا؟ ئەبیتە نیوە بازنە ها ئەبیتە نیوە بازنە. ئەدی مەودایەکەی کۆ ئێستا دازە نمونونەکەی حەلم کرد 4 کەم x² دوکاوە ئاسانە بەس ئەگەرەوە شێوازە لەو هاتەوە زاین بوارەکەی ئەو لایان نابیتە بوار ئەو دوان ئەو دەبیتە بوارەکەی کەواتە بوار دەکاتە چی؟ دەکاتە 0 هەتا 6. ئەدی مەودای کو دیاریکە تەماشەکەی دەی چ دەکەی؟ یەکەم جار ئەو هاکە یەک لەو دوو ژمارانە دانێەوە یەکە چیان بە قەیف خۆت حەزەکەی سفری دانێ حەزەکەی 6 دانێ هیچ فەرق ناکە هەرچی هەیدانەی سفر دەرەچی هەرچی هەیدانەی سفری دانەی هەر سفر دەرەچی ئێفی سفر هەر سفر دەردەچی ئێفی 6 هەر سفر دەرەچی لێ فەرق ناکە هەرچیان دامێ سفر دەرەچی ئەو جارە دەی چ دەکەی؟ ژمارە چی وەردەگری ناوەندی ئەو دوانە یعنی چی؟ ئێفی 0 کۆ 6 دابەش 2 ئەوی دادەنێ ئەکا چەند؟ ئێفی 3 ناوەندێ باشە ئەو دوانە کۆ ئەو سفرە کۆ ئەو 6 دابەش 2 0 کۆ 6 دابەش 2 0 کۆ 6 دەکات 6 دابەش 2 دەکات 3 وەرە 3 دانێەوە یەڵە با دانێەوە بزانم چەند دەکات ڕەجی دووجای 6 جارە 3 کەمی 3² یاڵە بزانم چەند دەکات 6 جارە 3 دەکات 18 18 کەم 3² دەکاتە 9 18 کەم 9 دەکاتە 9 ڕەجی دووجای 9 دەکات 3 کەواتە ئەوە یەکێکە لە حدودەکانی بواری کەواتە دەکاتە چەند؟ دەرێ 0 هەتا 3 ئەو حدودەکانی مەودای ببوورن بوارنە کەواتە مەودا دەکاتە چی ئەوە مەودایەکەی 0 و 3 هەیە لە گچکە لۆ گەورەی بە داخراویش هەموو جارێ کەواتە مەودای بریتە لە چەندی؟ مەودای بریتە لە 0 هەتا دەگاتە 3. باشە قوتابیان ئاگاداری ئەو دوو ئەو زۆرە حالەتە بن باشە قوتابیانی ئەوە بەنسبەت بوار لەگەر مەودای پێش x² سالبی باشە قوتابیە باچینە سەر ئەو جارە ئەگەر هات و پێش x² هاوەتانەوەنەمانەیە باوانش باسکەین تخوا مادە میشەکەوەی لەهاتیا ئاگادار بە فەرقی ئەو دوانە چییە قوتابیان پێم برێ فەرقی ئەو دوانە چییە؟ ئەوە ڕەجی دووجای یەکەم x² یان برێ سالب x² کۆیەک فەرقی نییە لەوانەیە هەلۆ تو بنووسین ئیمتیحانی وزاری ئاگادار بە لە خۆمە شێوینە مادام پێش x² سالب تو هیچ لە خۆتێک نانێ یەکسەر دەرێ بکرێت سالب x² کۆیەک یەکسانە بە 0 کەواتە سالب x² یەکسانە موجب یەک بستە و بەری سالب یەک هەر لای دابەش سالبی دەکەم سالبەکە سالب x² سالب دابەش سالب دەکەم موجب یەک وایە نە کەواتە کو خۆم لێزگام دەکات ڕەجی دووجای x² ڕەجی دووجای یەک باوەرگرتنی ڕەجی دووجا بۆ هەردوو لا ڕەجی دووجای x² دەکات بە های ڕووتی x ڕەجی دووجای یەک دەکاتە یەک
کو خۆ من بە لە بەهای ڕزگارەکەم دەبیتە موجب سالب یەک کەواتە x یەکسانە بەچی بە موجب سالب یەک چەند نرخم هەیە دوو بەهام هەیە ئەوە ڕاستێنی ژمارەکان چم هەیە سالب موجب یەک و سالب یەکم هەیە وایە نە کەواتە سەری ڕێگەکان لێرە دەست پێ دەکەم سەری هەردوو ڕێگەکان لێرە دەست پێ دەکە یانەوە لە بۆ یەکتر دێتەوە یانەوە کراوێ باشە پێش x دوی چییە سالبە کەواتە نیوە بازنەکەیە نیوە بازنەکە سەرێ یان خوارەیە پێش ڕێگەکەی چییە موجبە کەواتە نیوە بازنەکە لە سەرەیە ئەوە بوار کەواتە بوار دەکاتە چی سالب یەک و یەک ئەدی مەودا ئەگە ئەو جۆرانەبی زۆر ئاسانە مەودای دەکاتە چی مادام پێش ڕێگەکەی موجبە دەرێ سفر هەتا یەک سفر هەتا چەندی سفر هەتا یەک ئەدێگە سالبی دەرێ سالب یەک هەتا سفری باشە ئێستا دێن حەزەکەی خەڵکی حەلەکەین با سالبی پێشن ئەو تا ئەوەی با حەلکەین یاڵڵا تەماشەکەنێتەڵە بینە دەرێ بواری دەکاتە چی ئەتو 49 کەم x دوو یەکسانە بە سفر 49 یەکسانە سالب x دوو بستەوە بەری موجب x دوو و خۆ لە توان ڕزگارەکەی وەرگدین ڕەجی دوجا بۆ هەردوو لە ڕەجی دوجای 49 ڕەجی دوجای x دوو ئەوە دەکات بەهای ڕووتی یەکس ئەوەش دەکاتە حەفت کو خۆم لە بەهای ڕزگارەکەم دێتە دەرێ دەکات موجب سالب حەفت کەواتە چەند بەهام هەیە دوو بەهام هەیە واتە بەو شێوازە تەوەرەی یەکس تەوەرەی وای بۆ نمونە ئێرکانە موجب حەفتە بۆ نمونە ئێرکانە سالب حەفتە یعنی سەری ڕێگەکان لێرە دەست پێ دەکەم یان ئەوها نیوە بازنێ لە بۆ یەکتر دێتەوە یانەوە کراوەیە لۆ سەرێ یان لە نیوە بازەکە لۆ خوارەیە یان کراوەکە لۆ خوارەیە باشە کو بزانم کامەیانە قوتابیان پێش x دوی چییە سالبە مادام سالبە نیوە بازنێ نیوە بازەکە لە سەر یان لە خوارەیە دەرێ ڕێک سالبە کەواتە نیوە بازەکە لە چێ دەرێ لە خوارەیە کەواتە بوار لە بۆ یەکتر دێتەوە کەواتە بەینەکەی دەبیتە بوار بواری دەکاتە سالب حەفت هەتا موجب حەفت ئەوە بوار ئەدی مەودای دەکاتە چی مەودا تابیان پێش ڕێگەکەی چییە سالبە لێ دەرێم سالب حەفت هەتا سفری باشە سالب حەفت هەتا چەندی سفری ئاگادار بە ئەو شێوازێ ژمارە کەم یەکستوانی و ئاسانە وەزەیەگە بە شێوەزی ڕادەداری نووسی ئاگادار بە چۆن مامەڵەی لەگەڵ دەکەی بە شێوەی بوار و مەودا ئەو بەنسبەت ئەو شێوازە ئەو جارە شێوازە چکە بابێن ئەگەر هات و ژمارەی لەگەر کۆکراویتەوە کو مامەڵی لەگە دەکەیت قوتابیان ئەوەیان بواری دەکاتە چی مەودای دەکاتە چی بوار وەکەوەی تازە گۆتم دەرێ 36 کەم x دوو یەکسانە بە سفر 36 یەکسانە سالب x دوو بستەوە بەری موجب x دوو کو خۆم نەتوان ڕزگارەکەم ڕەجی دووجا بۆ هەردوو لە ڕەجی دوجای x دوو ئەوە دەکات بەهای ڕووتی یەکس ئەوە دەکاتە 6 یەکسی بینمە دەرێ دەکات موجب سالب 6 زۆر جاری وێ قوتابی ئەو خوتۆی پازە دەکیادی هیچ مشکلەمانیە نیمەوەیە تو تێبگەی ڕەجی دوجای x دوو دەرێ دەکات x ڕەجی دوجای 36 دەکات موجب سالب 6 هیچ مشکلەمانیە توانی وا بکەیت کەواتە ئەوە ڕاستەهێلی ژمارەکانە ئێرکانە سالب 6 ئێرە بۆ نمونە ئێرە سالب 6 ئێرکانەش بۆ نمونە موجب 6 یعنی ئێرە سەری ڕێگەکانە ئەوە بزانەها لۆ یەکتر دێنەوە یان ئەوە لە بۆ خوارە یەکتر دێنەوە قوتابیان پێش ڕێگەکەی چییە موجبە کەواتە دەبیتە نیوە بازە لە بۆ یەکتر ئەوە دێنەوە ئەوە ئەکەویتە سەرەوە چونکە پێش x دوی سالبە لۆیە لە بۆ یەکتر دێنەوە بیتە چ ئەبیتە نیوە بازە و تەرسمەکەمان چەند بە جوانی کرد ئەبیتە نیوە بازە دەکەوێتە سەرەوە ئەوە بوار ئەدی مەودای دەکاتە چی بوار دەکاتە سالب 6 و موجب 6 ئەوە بوارمان لەکەوتەوە ئەدی مەودای دەکاتە چی ئەتو جارێ واز لەو دوی بوونە ئەسڵیەکەی بنووسە ئەسڵیەکە کووە ئەگە ئەو دوێ نەبێ ئەو دوێ نەبێ چ دەگۆت دەگۆت لەبەرەوەی موجبە دەکاتە 0 و 6 ئەو هات دەگۆت ئەگە سالب وایە دەگۆت سالب 6 و 0 ئەو هات دەگۆت وایە جوان دیقەتکە ئەو ڕێگە چ کرێە کۆدوو کرێە کەواتە ئەوش بنووسە کۆدوو ئەوەش بنووسە کۆدوو باشە ئەوەی بنووسە کۆدوو ئەوش بنووسە کۆدوو دەکاتە چی ئەنجامەکەی 0 کۆدوو دەکات 2 کۆش 6 دەکاتە 8 کەواتە ئەوە دەبیتە مەودای ئەو پرسیارەی باشە قوتابیان ئەو تەوێنێ ڕوونکردنەوەی لە دوی دەگاتە چێندە بەرزترین هەتا دەگاتە 8 ئەو بەنسبەت بوارەکەی باشە قوتابیان ئەوە کۆ ئەدەگە جاران بوو باشە جاران بوو کو مامەڵی لەگە دەکەین یاڵە باوەی ڕۆژکەم و جارەوی لێتان تێک نەچی ئیوەی بوارەکەی دەکاتە چی بوار ئەوە دیارە تەماشەکەنێ قوتابیان سالب x دوو کۆ 4 یەکسانە بە سفر سالب x دوو یەکسانە موجب 4 بستەوە بەری سالب 4
دابش سالب دابش سالب دەکا x توان 2 یەکسانە بە 4 کو خۆم لە توان 2 ڕزگارەکەم ڕەجی دووجا ئەوە ڕەجی دووجا دەکا بەهای ڕووتی x ئەوش دەکا موجب سالب 2 ئەوە عفوا دەکاتە چەند دەکا موجب 2 دەکا بەهای ڕووتی x ئەوش دەکاتە 2 ناو بەهار بین بە دەرەی x دەکا موجب سالب 2 تازە باید گوتم دەکرێت ئەو خطوێ هەنەش نووسی اعتیادیە ڕاست بەرەی x دەکا موجب سالب 2 کاتە تو ڕاستەی لەکە تێن ها تەماشکەنە قوتابیان ئەوەتانە سالب 2 هەتا موجب 2 تەماشە دیقەت بکەم پێش x توان 2 چییە سالبە کەواتەوە بوارەکەیتی باشە کەواتە بوار دەکاتە چی دەکاتە سالب 2 هەتا موجب 2 بەداخراوی ئەدی مەودای کو بزانم جارێ واز لەو دوای بینە واز لەو دوای بینە مەودای دەکاتە چی پێش ڕێگەکەی چییە موجبە مادام پێش ڕەجی موجبە دەکاتە 0 و 2 ئەوجا ئەو ڕێگە لەگە ئەو دوای چییە نێوانیان جارانە مادام جارانە ئەتوش مەودای جاران کە نێوانیان کۆبوو کۆم کردەوە مەودا نێوانیان کۆبوو لەگە مەودای کۆم کردەوە نێوانیان جاران بوو لەگە مەودای جارانەکەم یاڵڵا دەنووسم چەند دەنووسم جاران 2 دەکاتە چەند ئەو جانجامەکەی 0 جاران 2 دەکات 0 2 جاران 2 دەکاتە 4 ئەوە بریتە لە مەودای ئەو نەخشەی واتە نابیتە نیوازە تقریبان ئەمە پێی دەرێن نیوە هێلکە ڕێکە باشە تەڵەبەینە دەبیتە نیوە هێلکە ئەو بەنسبەت ڕەجی دووجا پێش x توان 2 سالب بی بارچینە ڕەجی دووجا x توان 2 کەم ژمارە جارە عەکسە یەکسانی کە بە 0 ئەوەش 2 بەهام هەیە بەڵام پێش x توان 2 موجبە باشە ئەدێ وەکو مامەڵی لەگەر کەم قوتابیان دیسان دەرێم ناوێرە یەکسان کە بە 0 ناوێرەکانە یەکسان کە بە 0 یەکسانی کە بە 0 x توان 2 کەم r توان 2 یەکسانە بە 0 x توان 2 یەکسانە سالب r توان 2 مستەوبەری موجب r توان 2 وەرگرتنی ڕەجی دووجا بۆ هەردوو لا ڕەجی دووجای r توان 2 ئەوە دەکات بەهای ڕووتی x ئەوە دەکاتە چی دەکاتە ناو بەهای ڕوو بهینمە دەرێ x دەکات موجب سالب r لێرە نووسان سالب r و موجب r ئەوە سەری ڕێگەکانی تابیان مادام سەر ڕێگان پێش x توان 2 چییە لە ناو ڕەجی دووجا لەبەر ئەوەی پێش x توان 2 موجبە ئەوە بزانە ئەوە کلیکەکە دەکرێتەوە لە جیاتیەوە لە یەکتر بێ ببیتە نیوە بازنە ئەوە دەکرێتەوە باشە پێش دەرێ موجبە لۆ سەرەیە ئەگەر دەرێ ڕێگەکە سالب بی ئەوە هەردووچیان لە بۆ خوارێنە یعنی واتە ئەو نێوانە بوار نییە ئەدی چێن دەربوارە ئەو بینە ئێرە هەروەها ئێرانە واتە ئەوە نابیتە بوار ناوسەر و ئەوسەر ئەو لایە و ئەو لایە باشە حساب کە قۆڵەکانی من لە سالب ئینفینیتی تا ئێرە دوایە لێرەوە تا موجب ئینفینیتی ئەوە دەبیتە بوار باشە تەڵەبەینە لێرە دەنووسین سالب ئینفینیتی تا سالب ئا یەکگرتن ئا هەتا موجب ئینفینیتی باشە ئەوەشیان باشیەوە با بینە سەر نمونەچی لۆ ڕوونتر بی با بزانین کومامەڵێ لەگە دەکەین یاڵڵا مەودایەکەشی ئەدی مەودای و دیارێکم قوتابیان دەرێ ڕێگ موجبە مادام موجبە ئەوە دەرێن لە بۆ موجب ئینفینیتیە کەواتە هیچ ژمارە لەگە کۆ نەکرایتەوە لێ دەرێن 0 تا موجب ئینفینیتی ئەگەر ژمارەش بۆ کرابوو لەگە ژمارەی مامەڵ لەگە دەکەین ئێستا دێنە سەر نمونە جوانتر پەیامەکەمان دەگاتن ئەگەر لێ دەبی تەماشە قوتابیان فەرقی ئەو دوانە چییە ڕەجی دووجا x توان 2 کەم 25 سالب 25 کۆ x توان 2 کردداری کۆکردنەوە کردارێکی ئالو گۆڕە لەبەرەوە ئاگات لێبی ئەو های نووسی نەکەی غەڵەت بکەی باشە چاوەکەم یاڵڵا با بزانین چ دەکەین دەی یەکەم جار ئێرە یەکسان کە بە 0 باشە تەڵەبەینە یەکەم جار چ دەکەم ئێرە یەکسانەکەم بە 0 ناوڕێک دەڵێم x توان 2 دەڵێم x توان 2 کەم 25 یەکسانە بە چەند بە 0 x توان 2 یەکسانە سالب 25 بستەوبەری موجب 25 وەرگرتنی ڕەجی دووجا بۆ هەردوو لا ڕەجی دووجا x توان 2 ڕەجی دووجای 25 ئەوە دەکا بەهای ڕووتی x ئەوش دەکاتە 5 ناو بەهای ڕوو بین بەدرێ دەکا موجب سالب 5 دیسانە قسەی دووبارە دەکەمەوە زۆر جاری وا هەیە هەندێک قوتابی بەڕێزەیە دەرێ مامۆستامنەوەیان نووسن یەکسەر دەرێم x دەکا موجب سالب 5 زۆر احتیاجیە میمەوێت و تێدەگەی ئەزانی دوو بەهاتێ ئەو مهمە تەماشەکەن ئەو دەدەین لەسەر ڕاستەیەری ژمارەکان دیارەکەن قوتابی تەوەرەی x تەوەرەی y وەرە دوو سەری ڕەگەکەی دیاریکە دوو سەری ڕەگەکەی بۆ نمونە ئێرە 5 ئێرە سالب 5 ئەوە سەری ڕەگەکانە ئەو سەری ڕەگانە یان ئەوها وچی سمێری سیسرکەیە
یانەوە تە سمێرسکای خەریتە خوارێ باشە بابەجە یان لە سەرێ یان لە خوارێ یاڵا لۆ چێن دەرە قوتابیان پێش ئێکستواندوی چییە مادام لە ناو ڕەجی دووجا پێش ئێکستواندی موجەبە بزانە وچی سپێری سیسرکەیە یعنی چی لێ دێ واتە دەرێ موجەبە لۆ سەرێ ئەوە لەو لە ئەوەش لەو لەیانەوە کەواتە بوار چ دەرەین بوار دەڵێن دەکاتە سالب ئینفینیتی ها چکە بەلای چەپا دەڕوا ئەوە بەلای چەپدا دەڕوا سالب ئینفینیتی هەتا سالب 5 ئاگادار بە داخراوە لای ژمارەکە مشکلەمانە یەکگرتن ئەو جارە لە 5 دەست پێ دەکات هەتا چێندەر بەلای ڕازە دەڕوا تا موجب ئینفینیتی ئەوە ژمێنەکە ها ئەو لای دەبیتە بوار لە سالب ئینفینیتی ها بەلای چەپدا هاتیە لێ دەرێ سالب ئینفینیتە سالب 5 یەکگرتن 5 تا موجب ئینفینیتی قوتابیان ئاگادار بە لە جیاتیەوەی قسە چ کەشەیە بوار دەکرێت بنووسی هەموو ژمار ڕاستەکان جگە لە چی جگە لە ماوەی نێوان سالب 5 و موجب 5 جگە لە ماوەی نێوان سالب 5 و موجب 5 ئاگادار بە ئەو قسە لەگەر ئەو قسەی هیچ فەرقی نییە یعنی چی یعنی هەمووی دەگریتەوە هەر هەمووی دەگریتەوە بەس نێوان سالب 5 و موجب 5 ناگریتەوە سالب 5 و موجب 5 نا بەس نێوانیان ناگریتەوە باشە ئەوە بوار یاڵا باشە ڕچکەین لەگەر مەودای ئەدی مەودای دەکاتە چی مەودا نزمترین هەتا بەرزترین باشە دەبینمەوە هەلانە کرایتەوە وایە نزمترینی ئێرە چەندە سفرە هەردووچیان کەتینە سەرەوە چکە دەرێ ڕێک موجەبە کەواتە دەرێم دەکاتە چەند سفر هەتا موجب ئینفینیتی ئەگە گریمان ژمارەش لەگە کۆکرابەوە ئەوەی ئاگادار بە کۆ ژمارەکەی دەکەی یان جاران بوو جارانی ژمارەکەی دەکەی باشە قوتابیان ئەو بەنسبەت بوارەکە و بەنسبەت مەودایەکەی باشە قوتابیان بینە سەر نمونە چیت کە حەزم لێ زیاتر ئەوە ڕوونتربی قوتابیان نمونەش کرد لۆ بینەوە لێرە وچەوەی دەمادیکە FX تاسە ئەوم لۆ هینایە وایە دەمادیکە ئەوم لۆ هینایەوە ڕەجی دووجای 6x کەم x توان وایە نە ئەو جارە چ لێ دەکەم عەکسەکەمەوە تەماشەکەنێ جوان تەرکیزکەن ڕەجان ئەو نمونانەم گرنگن ها قوتابیان x توان دوو کەمی 6x زۆر فەرقی ها ئاگادار بە ئەوە کلکەکە ئەوە نیوە باز نەیە دووسێ ڕێگەل وێتر دێ بەڵام ئەوە نییە ئاگادار ئەوە سوحبەتانە نازانی بابزانی تۆ تەماشەکەنێ قوتابیان کو بوارەکەی دۆزینەوە و کو مەودایەکەش هەیە دۆزینەوە دەی چ دەکەی ناو ڕەگ یەکسان کە بە سفر x توان دوو کەم 6x یەکسانە بە سفر x چیا بەش وەرەگرم x کەم 6 یەکسانە بە سفر یان x سفرە یان x یەکسانە بە 6 هەردوو بەهام دیتەوە ئەوە ڕاستەیەری ژمارەکانە تەوەرەی وای تەوەرەی x جەنابدەوەی دەزانی بۆ نمونە ئەو دوو خاڵەمانەیە x سفرە x 6 x هەیە سفرە x هەیە 6 بۆ نمونە ئێرە 6 با ئێرە دیاریکەوە ئەوە ئاگادار بە سەری ڕێگەکانە ها سەرچی ڕێگەکان تەماشەکەنێن بەرەو چێن دەڕوا قوتابیان پێش x توان دووی چییە موجەبە کەواتەوە چی سمێری سیسرکەیە بەڵام لۆ سەرە یان لە خوارەیە قوتابیان دەرێ ڕێگ موجەبە کەواتە ئەوە بەو لایدا دەکەوی ئەوش بەو لایدا دەکەوی معنای چی ئەو قسەیە یعنی ئەو دیوەی سالب ئینفینیتی هەتا سفری بوارە یەکگرتن لە 6 دەست پێ دەکات هەتا موجب ئینفینیتی واتە بوار دەکاتە چی بوار با لێرە بنووسم دەڵێن بوار دەکاتە سالب ئینفینیتی هەتا سفری ئاگادار بە داخراوە یەکگرتن ئەو جارە 6 هەتا موجب ئینفینیتی یعنی واتە بوار هەموو ژمار ڕاستەکان جگە لە چی جگە لە ماوەی نێوان 0 و 6 باشە ئاگادار بە جگە لە ماوەی نێوان 0 و 6 ئەوە بوار ئەدی مەودا نازدارەکەی چی هانە مەودا نازدارەکەی مەودا دەکاتە چی مەودا نزمترین هەتا بەرزترین نزمترینی چەندە ئێروکانەیە کەتە سەرەوەکان موجب ئینفینیتی باشە یانیش تەماشەکرد دەرێ ڕێگ چییە موجەبە ژمارە لەگەری کەم و کۆنەگرێت کەواتە 0 هەتا چێندە هەتا موجب ئینفینیتی باشە قوتابیە ئەو بەنسبەت بوارەکە و بەنسبەت مەودایەکەی ئاگادار بە بزانە چەند جیاوازی هەیە ئێستا گەرەوە یەکسان کردوە بە 0 تازە دەماتکردم لە بەرچاوی تۆ بەس بە بەرچاوڕوونی زیاتر دەبی بۆ نمرێ 0 و 6 ئەو حالە بۆ یەکتر دەهاتمەوە ها بۆ نیوە بازنەکە بەس چونکە ئێرە پێشی سالە بەلوێ دەبۆ چێ دەبۆ نیوە بازنە بەڵام لەبەرەوەی ئێرە پێش ئەکستوادی موجەبە وچی سمێری سیسرکەی لێدێ ئاوا دەکرێتەوە باشە تەڵەوەینە ئەو بەنسبەت ئەگەر پێش ئەکستواندی سالبی با بچینە نمونەکانی خۆمانەوە جارە
يلا با ئەوەی مامەڵە بکەین بزانین دەکاتە چی ناو ڕێگ یەکسان کە بە سفر سالب یەک و ئێکس توان دوو یەکسانە بە سفر ئێکس توان دوو سالب یەک بستەوبەری موجەب یەک کو خۆم لە توان دوو ڕزگارەکەم ڕەجی دووجا ئێکس توان دوو ڕەجی دووجا یەک ئەوە دەکات باهێڕوتی ئێکس ئەوە دەکاتە یەک ڕەجای گەرێک ناو باهێڕوت بهینمە دەرێ دەکات موجەب سالب یەک کەواتە دوو نرخی یەکسم هەیە یەکەچیان موجەب یەکە یەکەچیان سالب یەکە ئەوە سالب یەک ئەوە موجەب یەک ئەوە سەری ڕێگەکانە ئاگان لێبی ئەوە سەری ڕێگەکان کراوێ لە بۆ سەرێ دەچیان لە بۆ خوارێ لە بۆ سەرێ دەچی ئەوە یانی دەبیتە نیوە بازنە لۆ سەرێ یان دەبیتەوە کراوە لۆ سەرێ یان نیوە بازەکە لە خوارێ تەماشەکەنێ کەواتە پێش ئێکستوان دوی چییە موجەبە یعنی ئەوە دەکرێتەوە باشە چی دەدێ ئەوانانە دەکرێتەوە کەواتە باڕسمەکەی بکەم ئەوە تەوەرەیە کەس تەوەرەی وای تەماشەکەنێ قوتابیە ئەوە سالب یەک تەبعەن ئەوە دیارەکەی ئەوە ڕسمە بە ئاسانی کریا لەبەر چاوت دیارە بەسا من ئێستا تەماشای کو دەکەم وای دانێ من ئەو دووەم نییە زانە کو دەیکەم گریمان ئێرکانە موجەب یەکە گریمان ئێرکانە سالب یەکەم چکە سالب یەکە موجەب یەکەم ئێرە سەری چییە سەری ڕێگەکان سەرە مارەکەیە سەری ڕێگەکە سەری مارەکەیە بەرەو چێن دەرەڕوە پێش ئێکستوان دوی چونکە موجەبە کەواتە وچی سمێری سیزرکەیە لۆ سەرە یان لە خوارێ دەرێ ڕێگ موجەبە کەواتە لۆ سەرەیە ئەوە لۆ بواریشم پێ کەواتە بواری دەکاتە چی ئیوەی بوار ئەو لای هەمووی بارە ئەو لایش هەمووی بارە کەواتە بوار دەبی چ بنووسم بڵێم بوار دەکاتە سالب ئینفینیتی هەتا سالب یەک داخراو بکە ئاگادار و لای ژمارەکان داخراو بکە بێبنێتی یەکگرتن ئەو جارە یەکە تا چێندن هەتا موجەب ئینفینیتی باشە یان لە جیاتیوەی بنووسی هەموو ژمار ڕاستەکان جگە لە چی جگە لە ماوەی نێوان سالب یەک و موجەب یەک دەکرێ ئەو هاش بکەیت ئەو بوار ئەدی مەودا نزمترین هەتا بەرزتی ئێرە نزمترین چەندە سفرە بەرێتە ئەتەیا موجەب ئینفینیتی مەودا دەرەی سفرە تا موجەب ئینفینیتی وەرە دیقەت کە چی لەگە کۆکرایتەوە ڕێگە دوو ئەچی وەرە برێ کۆدوو هەردووچی برێ کۆدوو دەکاتە چی ئەنجامەکەی سفر کۆدوو دەکات دوو مو ئینفینیتی کۆدوو موجەب ئینفینیتی دەگا شتێکی کۆکەیەوە هەر دەکاتەوە موجەب ئینفینیتی کەواتە ئەوەش بریتە لە مەودایەکەی دوو هەتا موجەب ئینفینیتی باشە ئەتۆسلەکەی بزانە دوێ جاران بوو جارانی کە باشە بابەجا ئەوە بەنسبەت بوار و مەودای ئەو نەخشەیە ئەوان یاڵە بە شەڕەش بکەن لەگەرەوەی بوارەکەی دەکاتە چی مەودای دەکاتە چی بوار ئێکستوان دوو دەڕاوەستە یاڵە دەڕاوەستە پرسیارەکە بزر بوو ڕاوەستە ئەجە لەمان لێمەکە وەرەوە ئێکستوان دوو کەم 16 یەکسانە بە سفر ئێکستوان دوو یەکسانە بە 16 ئێکس دەکات موجەب سالە چار کورتی و کوردی ئەوە تەوەرەیەکس تەوەرەی وای ئەوە بۆ نمونە موجەب چارە ئێرە سالب چارە ئەوە سەری ڕێگەکانە پێش ئێکستوان دوو چیە موجەبە وچی سمێری سیزرکەیە لۆ سەریان لە خوارێ چونکە پێش سالبە لۆ خوارێ کەواتە بوار دەرەی سالب ئینفینیتی هەتا سالب چار یەکگرتن چار هەتا موجەب ئینفینیتی یان دەرەی هەموو ژمار ڕاستەکان جگە لە چی جگە لە ماوەی نێوان سالب چار و موجەب چار ئەوە بوار ئەدی مەودا نزمترین هەتا بەرزترین نزمترینی سالب ئینفینیتیە مەودا نزمترینی سالب ئینفینیتیە چکە کەتە خوارێ هەتا ئێرە بەرامبەر ئێرە نرخی وای چەندە سفرە کەواتە هەتا دەگاتە سفری ئەوە بوار ئەوە مەودایەکەش بابێنەوە پرسیارەی یاڵە دێم چ دەکەم ئێرە یەکسان دەکەم بە سفر دەڵێم چی دەڵێم ئێکستوان دوو کەمی سێکس کۆ دوو یەکسانە بە چەند بە سفر ئەوە سێ ڕادێ پێویستی بە چیە پێویستی بە شیتەڵە کەواتە شیتەڵی دەکەم یاڵە دوو کەوانەی دەکەمەوە یەکسانە بە سفر ئێکسەک لێرە سالب جاران موجەب سالب جاران موجەب سالب چەند جاران چەند دەکاتە بەڵام دەبی کۆکەمەوە سێ دەرچی دوو بە یەک یەکسێک دەکاتە دوو ستا ئێکسێک یەکسانە بە یەک ستا کەواتە دوو یەکمان هەیە ئەگەر بێم ڕاستەیەری ژمارەکان بکەم ئەوە تەوەرەیەکس ئەوە تەوەرەی وای نرخەکەم هەیە یەکە نرخەشم هەیە دووە بۆ نمونە ئێرە دووە کەواتە ئەمن ئێرە سەری ڕێگەکان ئێرە
سەری مارەکەیە یان سمێری سیزرکەیە یاخود ئەوەی تکەیە نیوە بازنەکەیە یاڵە قوتابیان پێشێک ستواندوی چییە نیوە بە ئەوەیە پێشێک ستواندوی چییە با ئەوەیە ئەفەن ببورن پێشێک ستواندوی چییە موزەبە قوتابیان پێشێک ستواندی چییە موزەبە مادام پێشێک ستواندی موزەبە کەواتە سمێری سیسرکەیە یاڵە بابزانین کەواتە لۆسەریان لە خوارێ دەرێ موزەبە ئەو لالو لا دەڕۆ ئەوشیانە و لێ دەڕۆ کەواتە بوار دەکاتە چی سالب ئینفینیتی هەتا یەک یەکگرتن دوو هەتا موجب ئینفینیتی یان ئەو قسەی ناکەم بوار دەرێم هەموو ژمار ڕاستەکان جگە لە چی جگە لە ماوەی نێوان یەک و دوو جگە لە ماوەی نێوان چەندی یەک و دوو ئەو بوار ئەدی مەودای دەکات چەند مەودا دەکاتە چەند مەودای پێشڕێگەکەی چیە موجەبە نزمترینی ئێرە بەرامبەر تەوارەی وای چەندە سفرە سفر کەتە سەرەوە سفر تا موجب ئینفینیتی سفر هەتا موجب ئینفینیتی باشە قوتابیە ئەو بەنسبەت دوارەکە و بەنسبەت مەودایەکەشی ئەو هۆمۆرکە بالۆتوبی ئەوە یەکێکە لە پرسیارەکانی کتێبی هەڵسەنگاندن ئەوە ئێستاەوە دیار هەبا ئاسایی دیارە پێویست بە شیتەڵکردنیش ناکاتن تەماشەکەنە قوتابیان ئەوە یەکسان کە بە سفرەیەکس دەکات سالب دوو ئەوە یەکسان کە بە سفرەیەکس دەکاتە سێ یعنی ئەوە تەوەرێکس تەوەرەی وای کەواتە دەی دوو بەهایەکەی دیاریکەی ئێرۆکانە دەکاتە سالب دوو بۆ نمونە ئێرۆکانش دەکاتە سێ باو هاوی ئەوە سەری ڕێگەکانە پێشێک ستوانی موجەبە یان سالبە قوتابیان جوان دیقەتە پێشەوەی ستوانی چیە موجەبە ئیوەی چیە موجەبە ئێکس داران ئێکس ئەکا ئێکس کەواتە پێشی موجەبە ئەگە نەشت زانی دووکەوانەکەی لێکدا بەوەی دەزانی ئاگادار ئەگە نەتزانی ئێکس جاران ئێکس ئەکا ئێکستوان دوو ئێکس جارانی سالب سێ سالب سێ دوو جارانی ئێکس دوو ئێکس دوو جارانی سالب سێ دەکا سالب شەش کەواتە ئێکستوان دوو کەمی ئێکس کەم شەش ئەنجامی لێکدانی ئەو شیتەڵی ئەو ئێکستوان دوو کەم ئێکس کەم شەشەیە ئەوەی شیتەڵکەوە دەردەچی کەواتە مادام پێشێک ستواندی موجەبە سمێری سیزرکەیە لە بیری نەکەی ها لۆسەریان لە خوارێ پێش ڕێگەکەی موجەبە کاتە لۆسەریە بوار دەکاتە سالب ئینفینیتی هەتا سالب دوو یەکگرتن سێ هەتا موجەب ئینفینیتی باشە یان دەکرێت بنووسی هەموو ژمار ڕاستەکان جگە لە چی جگە لە ماوەی نێوان سالب دوو موجەب سێ باشە ئەو بوارە ئەدی مەودا نازدارەکەی مەودای دەکاتە چی مەودای دەکاتە چی نزمترینی ئێرە سفڕە مادام پێشی موجەبە هەتا موجەب ئینفینیتی وازی لێنەی نیە ئەو ڕێگە کۆ چکرەیە کۆیەک ئەچ بنووسە کۆیەک ئەوش بنووسە کۆیەک چ مشکلیە خۆ دنیا خراناوی سفر کۆیەک دەکاتە یەک ئینفینیتی کۆیەک ئەر دەکاتە موجەب ئینفینیتی کەواتە مەودای بریتە لە یەک هەتا موجەب ئینفینیتی بابینە ئەوەیە ئەدی ئەویان دەکاتە چی ئەوە ئاگادار بە دەین ئەوەی یەکسانەکەین بە سفر یاڵە باوەش بیکەین با بەڕەشی بنووسم وە بیدیاربی دەی چ دەکەین ئێکستوان دوو کەم چار ئێکس کۆ چار یەکسانە بەچەند بە سفر شیتەڵی دەکەم یەکسانە بە سفر ئێکس ئێکس سالب جاران موجەب سالب سالب جاران موجەب سالب چار دوو بە دوو سالب دوو لەگە سالب دووی دەکاتە سالب چار دەبینم هەردوو کەوانە وەکو یەکترینە یعنی کەواتە چییە ئەو ڕێگە دەکاتە ئێکس کەم دوو هەمووی توان دوو ئێکس کەم دوو هەمووی توان دوو یان بە زمانێککە ئەگەرەوە یەکسان کەم بە سفر ئێکس دەکاتە دوو ئەدیگەرەوە یەکسان کەم ئێکس دەکاتە دوو دەبینم نرخی یەک ئێکسم هەیە ئەگەر ڕاستە هێلی ژمارەکانی لێ بکەم چەند نرخی یەکسم هەیە یەکت هەیە تەنها دووم هەیە ئەبۆ نمونە ئێرە دووە یعنی بە هەردوو بەها یەکسان یەک سەری ڕەجی هەیە ئەوانیت کە دیقەت کە دوو نرخی یەکسمە بۆ ئەو چەند نرخی یەکسم هەیە یەک نرخی یەکست هەیە قوتابیان ئەگەر یەک بەهای یەکست هەبوو ڕاستە خۆ چایە خۆ بچینەوە بنووسە بوار هەموو ژمار ڕاستەکان لۆ لەبەرەوەی ئەوە دەکاتە چی ئەوە یەکسانە بەچی بەهای ڕووتی یەکس کەم دوو کامە تێبینیەکمان هەیە ڕەجی دووجا یەکس توان دوو دەکاتە چی دەکات بەهای ڕووتی یەکس مادام ئەوش لەژێر ڕەجی دووجا توان دووە نەکەی برێ ئەو دووە لەگەڵ ڕێگەی دەڕوا دەکات بەهای ڕووتی یەکس بەهای ڕووتیش بواری هەموو ژمار ڕاستەکانە یعنی بوار هەمەو هایە هەمیشە هایە
بواری بریتە لە چی هەموو ژمار ڕاستەکان کەواتە بوار بریتە لە ئار هەموو ژمار ڕاستەکانە ئەتوانم لۆ بکەمە تێبینی ئەگەر ژێڕەجی دووجایەکەت یەکسان کرد بە سفر دوو نرخی یەک لۆ دەرچوو یان سمێری سیسرکەیە یان نیوە بازنەکەیە ئەگەر هاتوو ژێڕەجی دووجات یەکسان کرد بە سفر یەک بەهات لۆ دەرچوو چاو بقچێنە بواری هەموو ژمار ڕاستەکانە مەودایەکەش ئاگات لێبی مەودای هەردووچیان فەرقیە مەودایەوەی دەکاتە چی ئاگاداربە پێش ڕێگەکەی چیە موجەبە ئەوجە مەودایەوەی ئیە حالەتەی کە پێش ئەکسوانی موجەبی هەمان شتە پێشی چیە موجەبە مادام موجەبە دەکاتە هیچی لەگە کۆکرایتەوە نەخێت مەودای دەکاتە چی تابیان پێشڕەجی دووجای موجەبە لۆی هەتا موجەب ئینفینیتیە بەڵام لە چێوە دەست پێ دەکاتن هیچ ژمارە لەگە ڕێگەکەی کۆکرایتەوە نەخێرەوە هەمووی لە ژێر ڕێگە کەوا دەدرێن سفر هەتا موجەب ئینفینیتی سفر هەتا چێندە هەتا موجەب ئینفینیتی هەتا موجەب ئینفینیتی ئاگادار بە باکەوانەکە جوان دیاربی باشە قوتابیان ئەو بەنسبەت بوار بەنسبەت مەودا حەزەکەی بان و منە چکەش بینەوە لەوەی وازەحتر بیتن بیتە بە هایڕوت بۆ نمونە بە ئەوەی بینەوە بۆ نمونە دەرێ ئێفی یەکس دەکاتە دوو ڕەجی دووجای ئێکس توان دوو کەم شەش ئێکس کۆ نۆ یەکەم جار ناوڕێک یەکسان کە بە سفر ئێکس توان دوو کەم شەش ئێکس کۆ نۆ یەکسانە بە سفر شیتەڵی دەکەم ئێکسەک لێرە ئێکسەک لێرە سالب جاران موجەب دەکاتە سالب سالب جاران موجەب دەکاتە سالب نۆ سێ بە سێ کەواتە ئەگەر ئەوە یەکسان کەم بە سفر ئێکس دەکاتە سێ ئەوەش یەکسان کەم بە سفر دەکاتە سێ کەواتە هەردوو نرخەکە چییە ئێکسە کەواتە بواری ئاڕە لۆ چونکە ئەوە دەکرێت بنووسم دوو ڕەجی دووجای ئێکس کەم سێ هەمووی توان دوو چونکە ئەوە شیتەڵی ئەو نەخشە دووجای ئەوە شیتەڵ کەمەوە دەردەچی ئەوەش دەکاتە چی دوو بە هایڕووتی ئێکس کەم سێ دوو بە هایڕووتی ئێکس کەم سێ مادام بە هایڕووتە بوار دەرێ ئاڕە مەودا دەکاتە چی لەگەر ئەو ڕێگەی هیچ ژمارە کۆکرایتەوە پێشی چیە موجەبە کەواتە لەو موجەب ئینفینیتیە بەس لە چێوە دەست پێ دەکاتن لە دەرێ ڕەجی هیچ ژمارەت هەیە کۆکرابیان کەم کرابیتەوە نەخێر کەواتە دەرێم سفر هەتا موجەب ئینفینیتی احتیمالە برم ئەوەستا ئەدی ئەو دووە چیە ئەو دووە لەگەر ڕێگەکەی چێت جارانە وەرە جاران دووکە ئەوەش جاران دووکە دەکاتە چی سفر جاران دوو هەردەکات سفر دوو جارانی موجەب ئینفینیتی هەردەکات موجەب ئینفینیتی کەواتە مەودای دەبریتێ لە چی لە سفر هەتا موجەب ئینفینیتی باشە جاران بوو جاران بوو کۆ بوو کۆی کۆیکەوە ژمارەکەی باشە کەم بوو کەمیکە حەسەب ئەوەکە ئەو بەنسبەت ڕەجی دووجا تانیە ئەوەشیان هەمان فکرێ ها ڕێک ئەوە دەردەچی ئەگەر ئەنجامەکەی بنووسین ئێفی ئێکس دەکاتە یەکەم ڕەجی دووجای کەوانە ئێکس کۆ یەک هەمووی توان دوو ئێستا شیتەڵێکەوە دەردەچی ئەوەش ئەنجامەکەی دەکاتە چی یەکەم بە هایڕووتی ئێکس کۆ یەک کەواتە مادام بە هایڕووتە بە هایڕووتیش بواری ئاڕە هەموو ژمارە چێت توانێت لە جێ ئێکسی دانێ ئەدی مەودای دەکاتە چی مەودای دەکات پێشی سالبە سالب ئینفینیتی هەتا ئەو یەکەی ئەگەر نەتزانی بڵێ هەتا سفر کاکە هەتا سفری بەس چ بکەم ئەو یەکە چیە موجەبە ئەو یەکە چیە موجەب یەکە کەواتە ئەوە موجەب یەک ئەوەش موجەب یەک ئەنجامەکەی چەندە سالب ئینفینیتی کۆ یەک هەر دەکات سالب ئینفینیتی لەگەر هەر ژمارەی کۆی کێوە هەر دەکات سالب ئینفینیتی ئاگادار بە کەواتە سفر کۆ یەک دەکاتە یەک کەواتە ئەو بریتە لە چێ مەودای ئەو نەخشە نازدارای باشە قوتابیان ئەو بەنسبەت بوارەکەی و مەودایەکەی یەک شتمان مایە ئەویش بابین باسی کەین ئەگەر هاتوو ژێڕەگنەی کردە سفر ئەدی چ بکەین بوار تەماشە دەکاتە چی ئێکس توان دوو با قەڵەمەکە بێ یەڵا ئێکس توان دوو کۆ یەک یەکسانە بە سفر نەخێر پێشتر باسمان کرد گوتمان توان دوو کۆ ژمارە توان چار کۆ ژمارە چی موجە ئەوانە ناکەنە سفر مادام ناکەنە سفر بەبێ منەتی برێ بواری ئاڕە ئاگادار بە یعنی ئەگەر ژێڕەجی دووجای ئێکس توان ژێڕەجی دووجا ئێکس توان دوو بوو یەکسان کرد بە سفر نەبوو نەتانی یەکسی بدۆزێ یەکسمان بەدەست دەکەت نرخی یەکسمان نەبوو ڕاست برێ بوار بریتە هەموو ژمار ڕاستەکان ئەدی مەودای دەکاتە چی مەودای دەکاتە چی ئەگەر ژێڕەگ یەکسان نەبوو بە سفر ئاسانترین ڕێگا یەکتر بڕینی ستونی بەکاربێنە ئێفی سفر دەکاتە چەند
ئێفی سفر دەکا ڕەجی دووجای سفر توان دوو کۆیەک دەکا ڕەجی دووجای یەک لە ژێرەکە دەکاتە چەند دەکاتەیەک بەڵام لە چێوە دەکاتەیەک دەی ڕەجی دووجای ئەو ژمارەیە وەگرە کەواتە پێشڵەگەکەی چییە موجەبە مادام موجەبە دەکاتە یەکە تا موجەبی ئینفینیتی سالب بادەم بۆ سالب ئینفینیتی هەتا یەک باشە ئێستا بێ نمونە ئێستا ئیوەی تەماشەکەنێ قوتابیان 4 کۆ ئێکس توان دوو یەکسانە بە سفر نەخێت کەواتە بوار دەکاتە ئا بوار دەکاتە چی دەکاتە هەموو ژمارە ڕاستیەکان ئێوە بوارمان دیاری کرد ئەدی مەودای دەکاتە چی مەودای دەکاتە چی پێشڵەگەکەی چییە سالبە شکیلە نییە ئەتو دێ یەکتەبڕین ستونی بەکاربێنێ ئێفی سفر لە جێی دانێ سالب ڕەجی دووجای 4 کۆ سفر توان دوو دەکاتە چی ئێفی سفر یەکسانە سالب ڕەجی دووجای سفر توان دوو سفر کۆ 4 دەکاتە 4 ئێفی سفر دەکاتە چەند 4 لە ژێر بەدرێ کاتە 2 سالبە چی لە پێشە دەکات سالب 2 ئەجە لۆ ئاسانکاری تەماشای لۆ ئاسانی خۆت قوتابیان ئەگەر ئەو ژمارە موجەب دەرچوو لەو ژمارەوە لۆ موجەب ئینفینیتی ئەگەر ئەو ژمارە سالب دەرچوو دەرێ سالب ئینفینیتی هەتا ئەو ژمارەیە لەبیر نەکەی سالب ئینفینیتی هەتا سالب 2 باشە تەڵەوەینە ئاگال لێبی دائیمەنیش بەداخراوە لەبیر نەکەی ها ئەگەر یەکسان نەبوو بە سفر بواری ئاڕا ئەدی مەودایەکەی یەکتبڕین ستونی بەکاربێنە کە یەکتبڕینی ستونیت بەکارێن یعنی لەجێ یەکسی سفری دانێ تەماشەکە ژمارەکە موجەب دەرچوو بزانە لەوە لەو موجەب ئینفینیتیە ژمارەکە سالب دەرچوو بزانە سالب ئینفینیتی هەتا ژمارە یعنی لای سالبەکانە موجەبی دەرچوو لای موجەبەکانە سالب ئینفینیتی هەتا سالب 2 ئەو بەنسبەت ئەو زۆرە نەخشەیەش باشە قوتابیان ئەوە ئەگەر هاتوو ژێر ڕەجی دووجا ئێکس توان دوو بی باشە قوتابیانی عازیز قوتابیانی خۆشەویست ئەوە بەنسبەت نەخشەی ڕەجی دووجا هێڵی بی بەتەنێ یەک ڕەگبی و هەروەها ڕەجی دووجا ژێرڕەگەکە ئێکس توان دوو بیتن باش قوتابیان ئینشاءڵڵا لە بۆوانەی داهاتوو ئینشاءڵڵا گە خۆی گەورە عومریدا دەچینە ئەگەر دوو ڕەگبی دوو ڕەگەکە هێڵی بی کوماوەن لەگە دەکەین باشە قوتابیان زۆر سوپاسانەکەم هیوای سەرکەوتتان لە بۆ دەخوازم زۆر سوپاس